کێبڕکەی بەدەستێنانی پۆستی سەرۆک کۆمار لە نێوان یەکێتی و پارتی هەتا دێت تونتر دەبێت. هەردووکیان ڕشت و وردن و هیچیان ئامادەنین سازش بۆ یەکتری بکەن و کاریگەری تەواوی لەسەر پرۆسەی سیاسی و پێکهێنانی حکوومەت دروست کردووە. چاودێرێکی سیاسیش دەڵێت پۆستی سەرۆک کۆمار بۆ کوردە و لە نێویشدا بە پێی ڕێککەوتنی هەردوو لا دراوەتە یەکێتی. لە 30 ساڵی ڕابردوو لە 50 ساڵی ڕابردوو حرەکەی کوردی لە باکوور لە باشوور وایە، ینی هیچ ڕەحمەچیان بە یەکتر نییە، ینی ڕەحمیان بە حرەکەی کوردی و بە مەسلحەتی عامە هیچ نییە. ئەو پۆستە ئەگەر پارتی بزانی لە بۆی نییە ڕەنگە پێلەقەی لێدا، یەکێتی بزانی ئەو پۆستە لە بۆی نییە لە بۆ پارتی پێلەقەی لێدا، یعنی ئەوە لە کوردستان باوەچ بکەین بە ڕەسمی وەکو ڕێککەوتن ملکی یەکێتی حەقوەیە، ینی ئیلتیزام بە ئیتفاقیکان بکەن. ناکۆکی و نیگەرانیەکانی یەکێتی و پارتی لە یەکتر ئەگەر چی شتێکی تازە نییە، بەڵام هەر لە سەرەتای پێکهێنانی کابینەی نوێم جۆرێک لە ساردی کەوتۆتە نێوان ئەم دوو حیزبە. لەم خولەی هەڵبژاردنەش پەیوەندیەکانیان بە یەکجاری پەرەی سندووە تا ئاستێک هیچ دەرفەتێکی گونجاو بۆ سازدانی کۆبنەوەکانیش لە ئاستی باڵا لە ئارادا نییە. بەرپرسێکی سیاسیش دەڵێت ئەم ناکۆکیە کاریگەری لەسەر داهاتووی پرۆسەی سیاسی و تەنانەت پێکهێنانی حکوومەت دەبێت. لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن پرسی یەکلابوونەوەی پۆستی سەرۆک کۆمار بۆ تێگرێ کوێرە. ئێستا پارتی بە خۆی دەزانێ یەکێتی پێی وایەوە ئیستحقاقی ئەوە و هەروە ڕۆیشتووە، بۆیە من پێم وایە کاریگەری لەسەر تشکیلی حکوومەت لە هەرێمی کوردستان دەبێت بە تاکید ئەوان ئەو پەیوەندی سارد و سوڕی دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە نێوان پارتیویی ڕنگدانەوەی ئەو گرێچێرەیە کە بە ئاسانی نەکراوەتەوە. ئەگەرچی ساڵێک و 4 هەفتەیە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام هەر ئەو ناکۆکی و لێکترازانەی نێوان یەکێتی و پارتی وای کردووە کابینەی دێم پێک نەهێنرێت، بگرە هەڵبژاردننی عراقیشی هاتە سەر کە جیا لە یەکێتی و پارتی لایەنە سونیەکانیش داوای پۆستی سەرۆک کۆمار دەکەن کە پێشبینی دەکرێت دابەشکردنی پۆستەکان لەمپەرێکی گەورە بۆ سەرخستنی پرۆسەی هەڵبژاردنەکان لە هەرێم و عراقیش دروست بکات. بەپێی ڕێککەوتنێکی پێشووی سەردەمی مام جەلال پۆستی سەرۆک کۆمار دراوە بە یەکێتی، بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاری و پێشهاتە سیاسیانی هاتوونەتە گۆڕێ، خەریکە لە هەموو هەڵبژاردنێکدا پۆستی سەرۆک کۆمار برینێکی تازە دەخاتە سەر دڵی یەکێتی و پارتی. ئاراس عەزیز، ڤار میدیا، هەولێر.